بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و مکاتەوە هەموو کاتێکتان باش. لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە نیعمەتی لەشساغی و تەندروستیەکی باش دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت دوو نیعمەت هەن لە نیعمەتەکانی خوای گەورە کەوا زۆربەی زۆری مرۆڤەکان لێیان بێ ئاگا و بێخەبەرن و واتە قەدر و ڕێزیان ناگرن تا لە دەستیان نەچن. یەکێکی لەوانە نیعمەتی لەشساغیە، واتە مرۆڤەکان تاوەکو تووشی نەخۆشی و بەرەوپیری و سەرهەڵدانی دەیان نەخۆشی درێژخایەن و ئازاراوی نەبن، هەست بە نیعمەتی لەشساغی یان بۆ منە تەندروستی خۆیان ناکەن. بۆیە زۆربەی زۆری پیرەکان هەمیشە باز لە گەورەی گەنجێتی خۆیان و لەشساغی خۆیان و تەندروستی خۆیان نەکەن. قسەیەکیش هەیە یان بۆ نەکراوە بە شێوازێک وەکو شێعر کە دەڵێ ئاغ بۆ جوانیەکەم بگەڕات دواوە شکاتی پیریم بکردا لاوە، ینی بۆ منە ئەو نەخۆشی و دەرد و ناڕەحەتیانەی کە لە پیریە تووشی مرۆڤەکان دەبن ئەمە لە گەنجیا تووشیان نەبوو. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودەیەکی دیکەدا ئاماژە بەوە دەکات کەوا 5 شت هەن یان 5 قۆناغ و 5 حاڵەتی ئینسان هەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ڕێزیان بگرن و کاریان تێدا بکەن بەر لەوەی کەوا 5 دژ و 5 لە ناوبەرەکەی دیکەیان بێتە ڕێگەتان. یەکێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ڕێز و حورمەتی لەشساغی و تەندروستی خۆتان بگرن یان بۆ منە کاری تێدا بکەن و بۆ منە بە چاوی ڕێزەوە سیر بکەن بەر لەوەی کەوا نەخۆشی تەنگتان پێ هەڵبچنێ و نەخۆشی جێی لەشساغیتان بگرێتەوە. بێگومان لەشساغی یەکێکە لە نیعمەتە هەرە گەورەکان کە بە مرۆڤ دراوە، واتە زۆر جار مرۆڤەکان دەڵێن بریە هیچ سەرۆت و سامانێکمان نەبووە بەتابەت لەسەر زاری دەوڵەمەندەکانەوە دەگەڕنەوە کەوا خۆزگا تەنها نانی ژەمێکم هەبووە بەڵام لەشساغ بوومایە زەخت و شەکرە و بۆ منە فشاری خوێن و ئەم جۆرە نەخۆشیانم نەبووە بۆی بمتوانێت پاروێکی ئیسراحەت بخۆم. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە نیعمەتی لەشساغی دەکەین و چۆن لەشساغی خۆمان بپارێزین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرموودەدا ڕێنمایی مسلمانان دەکات کەوا بۆ منە بە شێوازی خواردنەکەیان یان بۆ منە بە پاک و خاوێن ڕاگرتنی خواردەکان یان بۆ منە بە شێوازی حتا دابەشکردنی مەعیدەیان بۆ 3 بەش ئەمە مەبەست ئەوەیە کەوا لەشساغی مرۆڤەکان بپارێزێ. ئەم تامۆنە زۆر جار دەگوترێ بۆچی سونەتە لەسەر لای ڕاست بخەوین. ئەمە پەیوەندی بە لەشساغی مرۆڤەوەیە کەوا گەدە بە شێوازێکی سەرۆخوار وا دروست بووە کەوا ئەگەر مرۆڤ لەسەر لای ڕاست بخەوێ ئەو کاتە لەشساغیەکی زۆر باشی توش دەبێ و نابێتە مای ئازار بۆ ئەندامەکانی تری لەشی. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان شێرەیی زانا و بانگخوازی ئیسلامی باسی نیعمەتی لەشساغیەکە مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە بوو. زۆر سوپاس مۆفەق و سەرکەوتوون. سەلامەت. پێم خۆشە باسی لەشساغی بکەین، بزانین لەشساغی چۆن باس کراوە و چۆن باز لە تەندروستیەکی باش کراوە بۆ مرۆڤ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين. خوای گەورە پەروەردگار ئێمەش ئێوەش لەشساغ بکە و هەمومان بە لەشساغی بژێنێ و بمان پارێزی لە هەموو بەڵاو نەخۆشی و ناڕەحەتیە کە کاتێکیش بەڵاو ناڕەحەتیات بەسەرماندا خوای تەعالا سەبر و ئاراممان پێ ببەخشێ و لە پێناوی ئەوەی کە تووشی ئەزیەت و ئازارە بین خوا پاداشمان بداتەوە بکاتە کەفارەتی گوناهمان. لە ڕاستیە لەشساغی ئەوەی کە ئەگەر دروست بێ بڵێن تەرجەمە و مرادفی کلمەی الصحەی عەرەبیە، کلمەی الصحە کە کلمەیەکە و مقابلەکەی مرادفەکەی لە کوردیا ئەوترێ لەشساغی. لەشساغیش بەچی ئەوترێ هي البعد عن الألم والمشقة والأنين. بریتیە لەوەی ئینسان کاتێک کە دوورە لە ئازار و لە ئەشکەنجە و لە ناڕەحاتی و ناڵەناڵ ئەمەم کەسە لەشی ساغە. تەواان لەشساغی بەچیا دەرەکەوێ کاتێک کەسێکە بینی ڕەنگی تێک نەچووە، حرەکات و سەکەناتی باشە، ئەتوانێ بە پێ بڕوە، خواردنی ئاساییە، خەوتنی ئاساییە، تعامل و هەستان و دانیشتنی ئاساییە، سوک و سۆڵە یعنی قورس و تەماڵ و ئەوە نیە. ئەمە علامەتی لەشساغی کەواتە لەشساغی بریتێ لەوەی ئینسان دوور بێ لە هەر ئازار و ئەشکەنجە و ناڕەحاتی و ناڵەناڵێک ئیتر لە هەر بەشێکی جەستەیدا بێ. ئەمە لەشساغی. اینجا لە ئیسلامیشدا زۆر گرنگی پێدرا و طبعا یەکێکە لە تەواوی نیعمەتەکان ئینسان لەشی ساغ بێ، وەکو قورئانیش ئەفەرمێ وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار.
خوای گەورە و پەروەردگار فەرمێ ئەوەی کە ئێوە داواتان کردووە لە خوای گەورە و پەروەردگار خوا پێیداون وإن تعدوا نعمة الله لا تحصوها ئەگەر بشتانە بێ نعمەتەکانی خوای گەورە و پەروەردگار ببژێرن بۆتان لە ژمارە نایە جایەشێک لەو نعمەتە گەورانە نعمەتی لەش ساغیە و نعمەتی لەش ساغی ئەوەندە گەورەیە ئێستا کە ئێستا خەڵک لە تەمەنی گەنجایەتی ماندووە بە دوای ماڵە بە دوای پارە و سامانە بەڵام کاتێ تەمەنی ئەگاتە سەروی 40 ساڵەوە کەلعادە یعنی بە شێوەیەکی عام خەڵک لە سەروی 40 ساڵەوە ئیتر وردە نەخۆشی ڕووی تێکە تووشی ئازار و پژێشە و قاجێشە و ئەمانە ئەبێ ئیتر ئەو پارەی کە پەیدای کردووە لە گەنجایەتە ئینجا دیسانەوە لە پیریا یا لەم تەمەنێکە لە تەمەنی کامەڵبوونە دیسانەوە بێ سەرفی بکاتەوە لە خۆیان بە دوای لەش ساغی یعنی لە سەرەتای گەنجایەتی و بە دوای پارەوەیە هەموو لەش ساغیەکەی خستوەتە خزمەتی پەیداکردنی ماڵ و پارە و سامان بەڵام لەو کاتی کە ئیتر ئەلەم و ناڕەحاتی و ئازارەکانی دەست پێەکە هەموو پارە سەرۆت و سامانەکە دیسانەوە خاتەوە خزمەت خۆی بە دوایەوە چی دەست بکەوێ بەڵکو لەش ساغی دەستکەوێت لەبەرەوە لەش ساغیەکێکە لە نیعمەتە گەورەکان پێویستە ئینسانی ئیماندار و مسلمان قەدر و ڕێزی ئەم لاشە ساغی ببینێ بزانێ کە خوای گەورە و پەروەردگار پێداوە چونکە هەر کاتێک کە لەش ساغیەکەی لەدەستدا ئەو کاتە ئەزانێ نیعمەتەکەی چییە و چۆن بووە گرنگی لەش ساغی لە چیدای کە جەناب دەفەمی زۆر گرنگە مرۆڤ بۆ منە لەش ساغی هەبێەوە بۆ ڕێزی ئەو لەش ساغی بگرێن طبعا گرنگی لەش ساغی ئینسان یەکەم مهمەی لەش ساغی ئەوەیە ئینسان کاتێک دارە هەرکە دوورە لە ئازار ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین نیعمەتە هەر کام لە ئێمە ئێستا ئەگەر نینۆکێکی ئازارێکی هەبێ بریندار بێ دانێکی بێشێ قاچی یعنی هەر بەشێک لە جەستەی ئازاری تیابێ ئیسراحەتی خۆی خێزانی مناڵی ماڵەوەی برادەرەکانی یعنی هەموو هیلاکن بەدەستیەوە ئەوەی کە ئیبا بۆ خەستەخانە ئەوەی کە تەداویەکە ئەوەی کە سەردانی ئەکە ئەوەی کە ڕشەوانە لەگەڵ یاژی هەموو ئەمانە یعنی جارێک یەکێک لە گرنگەکانی ئەوەیە ئاسوودەی هەم خۆی هەم دەوروبەرەکەیەتی پاشان ئاسوودەی گیرفانێتی کابراکە نەخۆشە دایمەن پێویستی بە عیلاجە پێویستی بەوەی ئەم عیلاجش خۆ بە بەلاش نایەتە بەردەستی پاشان کە لەشی ساغە ڕووی جوانە یعنی تەماشا بکە ئەوانەی کە نەخۆش نین ئەوەی کە نەخۆش ئەگەر نەخۆشێکی سادەشی هەبێ لە جەستەیە لە ڕواڵەتی دیارە ینی ڕواڵەتی پێی تێگەچێت ئیتر مەرجنیە بڵێ زۆر ناشیری نەبێ بەڵام کەسێک کە لەشی ساغە نەخۆشی نییە ڕووی قسەکردنی تعامل و هەڵسوکەوتنی ڕێک و جوان و پاکە ئەمانە هەموو گرنگین پاشان کە نەخۆش نیت ئەو کاتانی کە لەشت ساغە عیبادەتت باشتر بۆ ئەکرێ چاک و پیاوەتی زیاتر بۆ ئەکرێ نمونەیە گەڕنەوەڵەن پیاوێکە بوو پێش ئەوەی کە نەخۆش بکە و کوێتە ناوجێگا عیبادەتی کەم و ناچوو بۆ مزگەوت دوای قەدەر و قسمەتی خواوا بوو خانۆکەی ڕووخا بەسەریا ئیتر چوارپەلی شکا بوو وای لێ هاتووە ئەوەی کەوتر تووشی شەلەل و فەلەجی بوو ئەڵێ لەو کاتی کە لەسەر جێگا کەوت و پێیانەوت ئاوات چیاڵی وڵا ئاوات هەموو ئاواتمێ ئەوەیە بچم لە مزگەوت بە جەماعەت نوێژ بکەم طبعا ئەمە لە ڕووی عیبادەتەوە ئەو ئاواتی کە هەیەی لەگەڵ برادەرەکانی بچێ بە سەیران ئەو ئاوەتی هەیەی بڕا پیاسەیەکی ناو بازار بکە ئەو ئاواتی هەیەی کە بڕا خزمی سەردانی خزم و کەس و کارەکەی بکە ئەو ئاواتی هەیەی ڕۆژێک لە ڕۆژان وەرزشی کردو ئێستا ناتوانە کە کەسێک هاتۆ بۆ ماڵی ئیستیقبالی کردووە هەموو ئەم ئاواتانەش هەر لە ناخیدایە بەڵام گرنگەکە ئەوەیە کاتێک کە لەشی ساغ بێ ئەتوانێ ئەمانە بکە بەڵام کە کاتێک کە لەش ساغی نەما هەموو ئەمانەی لەدەست دەرەچێت چ جوانی ڕواڵەتی چ پارەکانی چ هەڵسوکەوتی ڕۆژانەی و ئاواتەکانی ژنایەتە دی بۆ یەک بەڕاستی لەش ساغی بە تەواوی معنە زۆر گرنگە لە دوای ئیمان گەورەترین نیعمەت کە ئینسان هەی بێ لە دوای ئیمان بریتیە لەش ساغی لە دوای ئیمانێک کە ئینسان وا لەیەکە وەکو ئینسان بژی گەورەترین نیعمەت کەواتە مامۆستا مرۆڤ بەرامبەر بە لەش ساغی خۆی بەرپرسیارە تأكيد برپرسیارە ئەو تا حدیثەکەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کە سەرەتا جەناب خوێندەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمی نعمەتان مەغبون فيهما كثير من الناس دوو نیعمەتەن لە ئینساندا زۆرینەی خەڵکی تێیدا زەرەرمەندن ئەو لەم دوو نیعمەتەیە یەکەمیان چییە؟ الصحة دووەمیان الفراغ لەش ساغی و پاشان دەست بەتاڵی ئەو کاتانی کە دەست بەتاڵە جا ئەم صحەیە إمامي حافظي ابن حجر فرمي فمن استغل صحته وفراغه في طاعة الله فهو مغبوط فهو المغبوط فرمي إمامي ابن حجر فرمي هر كسيك لش ساغيكي ودز بطاليكي بكار بهن للرزامندي خوا لطاعة عبادة جرالي خوا يقولوا پروردگارا أم كس آوات بيخوازراوة المغبوط
خەڵقێکی بتەی پێ ئەبە ئێرەیی پێ ئەبە ئاواتی پێ ئەخوازێ بەڵام بەعکسەوە ومن استغل صحته وفراغه في معصية الله فهو المغبون أو كسشيكا بعكسه صحتكي ودس بطالكي بكاري هنا لبيناوي تورا كردني خواه لبيناوي نارزاتي خواه ده أمان زرر مانده بويا بله إنسان ليه أبرسريته ديسان هر أو حديثي تركي پیغمبر عليه الصلاة والسلام فرمي اغتنم 5 قبل 50 استفاده بکەن کەڵک وەربگرن لە 5 شت پێشی 5 شت یەکێک لەو 5 شتە صحتە وصحتەکە قبل سەقەمیک لەش ساغیت پێش نەخۆش بوون چکە زۆر مهمە ئینسان کاتێک لەش ساغە دەست بۆ هەر شتێکە بە دێ بەدەستیەوە بەڵام کە نەخۆشە جگە ئەوەی کە خۆی ناتوانێت دەبێتە بار بەسەر خەڵکەوە دەبێتە بار بەسەر کەس و کارەوە زۆر جار دەبێتە بار بەسەر کۆمەلگاوە بە شێوەیەکی گشتی ئێمە تەماشاکە ئەوانەی کە نەخۆشن خۆی تەعالا هەمومان پارێزن ئەوانش کە نەخۆشن خۆی گەورە شیفای خەیریان بدا و سەبر و ئارامیان پێ ببەخشێ یعنی کای خەڵکی وایە کە نەخۆشەکەوێ عیلاجی لە وڵاتیان نییە ئەبێ بڕاتە دەرەوە بۆ دەرەوەش ئەوانیان کە خوا پێداون و دەوڵەمەندن باشترن بە ئاسان عیلاجی یعنی ممکنە مەسەڵەن پارەی عیلاجەکان ئاسان بێ ئەوی تر دیسانەوە دەبێ مسلمانان و خەڵکی خێرخوا و دۆست و ناسرا و خزم و کەسوکار دیسانەوە بچنە ژێرباری قەرز و پارە بۆ پەیداکردن و هاوکاریکردن و ئەمانە هەموو ڕوبەڕووی ئەو کەسای بێتەوە کە لەشی ناساغە کە مڕاعات ناکە کە ئەمە بەڵێ وەکو ئەو قسەکەی جەنابەت بەڵێ ئینسان بەرامبەر بە لەش ساغی مەسئولە بە شێوەیەکیش مەسئولە ئەگەر تەماشا بکەین ئێمە لە شوێنی ترە خی گەورە و پەروەردگار جل جلاله نەسیحەتمانەکە بەو یەکێک لەو نیعمەتانەی کەوە محاسبە ئەکرین لەسەری تەواوی نیعمەتەکان ئینسان محاسبە ئەکرێت لەسەری بەڵام یەکێک لە نیعمەتەکان نیعمەتی لەش ساغیە ئێمە ناڵین لەش ساغی نیعمەتە ئێستا بار کەسێک بڵاڵە برا وەڵڵا تاوان کەسێک کە نەخۆشەکە من ئەمڕۆ خزمێکی خۆم دۆستێکی خۆم لە فەیسبوک ڕستمێکی پۆست کرد بوو لەسەر جێگا کەوتبووکان و لای بەدانرابوو ئەم قسەی کردبوو لا ئیرادی خوێنمەوە ئەڵێ هەتا نەخۆش نەکەوتم نەمزانی نیعمەتی لەش ساغی چەنە گەورەیە خۆیان بێبەشمان نەکەی لە نیعمەتی لەش ساغی خۆی تەعالا شیفای هەموو نەخۆشێکی مسلمانان بدا طبعا ئەم نیعمەتە گەورەیە بۆی خوا فەرمێن ثم لتسألن يومئذ عن النعيم لە دواییدا هەر هەمووتان پرسیارتان لێ ئەکرێتەوە لەو ڕۆژەدا کە ڕۆژی قیامەتە لەسەر چی عن النعيم لەو نیعمەتانە کە پێتان دراوە یەکێک لەو نیعمەتانە چییە؟ نیعمەتی لەش ساغیە کەواتە بەڵێ ئینسان کاتێک کە لەشی ساغە مەسئولە وەک چۆن ئەگەر نەخۆش بوو پێویستی بە سەبر و ئارامە لە لەش ساغیشە پێویستی ئینسان بە سەبر و شکرانە بژێری خوایە و پێویستی بە جۆد و چالاکی و تاعات و عیبادەت و گۆڕاڵی خوایە و بۆ ئەوی کە بەرهەمی لەش ساغێکی پێ واتە چۆن حەق و قەدری ئەو نیعمەتە خوایە بدەین کاتێ بەونە مرۆڤ لەش ساغیەکی وای هەیە کە خەڵکی دیکە ئاواتی پێخوازێت چۆن بۆونە ئەرکی بەندایەتی خۆی بەرامبەر بەو نیعمەتەی خوای گەورە دەرببڕێ طبعا ئێمە بڵین یعنی ئەگەر دروست لێ بڵین کەیفە نەشکر ربنا على نعمة الصحة چۆن شکرانە بژێری خوابین لە بەرامبەر ئەم نیعمەتە گەورەوە کە نیعمەتی لەش ساغیە چۆن شکرانە بژێری خوابین یەکەم شت بیرمان نەچێتەوە بە زمان شکرانە بژێری زۆرکردن چ بە کەلیمەی خوایە سوپاس و ستایش بۆ تۆ شکر بۆ تۆ الحەمدولله بۆیە مەسەڵەن کە تۆ نوێژەکەی یەکێک لەو شتانی کە دەڵێ الحەمدولله رب العالمین سوپاس و ستایشی بێپایان بۆ پەروەردگاری جیهانیان یەکێک لەوانە نیعمەتی لەش ساغی کەواتە یەکەم شت شکرانە بژێری بە زمان و بەدەم و دەربڕینی ئەمە یەک دوو ئەو بەرهەمانەی بەهۆی لەش ساغی و ئینسان دەستی کەوتووە پێوەی دیارە بە خەڵکی ببەخشێ مادەم بۆ خۆت لەشت ساغە ئەگەر ئەم لەش ساغی چی وای کردوتۆ لەش ساغبی یعنی چ شتێک وای لێ کردووە لەش ساغبی بە خەڵکی بگەێنی بە خەڵکی بڵێیتەوە کە ئەمەش نیشانەی ئیمانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیمان هیچ کەمتان تەواو نابێ هەتا ئەوەی بۆ خۆتان پێتان خۆشە بۆ براکانیشتان پێتان خۆش نەبێ نقطەیەکی تر هەر تابعی ئەمەیە هەر شتێک ئەزانی زەرەری هەیە بۆ خەڵک هەر شتێک ئەزانی زەرەر بە خەڵکی ئەگەێنین بە خەڵکی ڕابگەێنین ئەو شتە زەرەرە من زەرەرم لێ کردووە با تۆ زەرەری لێ نەکەی باوکی من زەرەری لێ کردووە با تۆ زەرەری لێ نەکەی فڵان خزمەی من ئەو عەمەلیەی کرد زەرەری لێ کرد تۆ لێ نەکەی کەواتە پێویستە بە زمان شکرانە بژێری خوا بێ پاشان پێی خۆش بێ خەڵک لەش ساغ بێ پاشان پێی ناخۆش بێ خەڵک نەخۆش بێ و ئیشی بۆ بکە و بەردەوامیش
بەزەی بەو کەسانەدا بێتەوە لە شکرانە بژێری ئەم لەش ساغیە بەزەی و ڕەحم و سۆزی هەبێ بۆ ئەو کەسانەی کە گرفتار بوون بە نەخۆشی و کە لەش ساغیەکان لەدەستداوە. پاشان نقطەیەکی ترش ئەوەیە هەوڵی مانەوەی لە ساغیەکەی خۆی بدا بە خۆپاراستن لە هەر شتێک کە تووشی نەخۆشی ئەکا. مەثەلەن بۆ نمونە ئەوترە جگەرە خراپە، نێرگە لە خراپە، مشروب خواردن خراپە، موادی مخدر مادە بێهۆشکەرەکان خراپە، دووکەڵی سیارە خراپە، ژینگەیە کە ئەبینی مەسەلەن تەپ و تۆزاویە خراپە. ئەم شتانە تۆ لێیان بە دۆربی و نەژێڵی خەڵک تووشی کێشە بن بەمانە، ینی ئەمانە لە دەستی تۆ زەرەر نەکەن، ئەمانە لە دەستی تۆ نەگا بە خەڵک. بۆ نمونە تۆ کە کاتێک مەسەلەن ئەمە کە خەڵکی ئەمە زۆر کەم ڕعایەتیەکە، کاتێک ئەزانێ مەسەلەن بۆ نمونە سیارەکەی دووکەڵ زۆرەکە، کاکەم دووکەڵە خەڵک تووشی نەخۆشیەکە، خۆت جامی سیارەکەت کردوێتەوە کە کاتێک دووکەڵێکی بەسەر خێرا جامەکە داخی کەواتە ئەگەر لێ بە سیارەکەی خۆشت دووکەڵ نەکا بەسەر خەڵکدا. کاتێک کە بۆنی جگەرە دێ بەسەرتان ناڕەحاتی وریا بە جگەرە فرۆش مەبە، باشە وە جگەرەی خراپ جگەرە مەدە بە خەڵک وە یا هەر شتێک لەم بابەتانە. یعنی مەسەلەن بۆ نمونە کابرا سیارەکەی خۆی چاک بکە ئەگەر نوقسانێکی هەبوو، ئەخر خۆ ئەمە ئێستا ممکنە کەسێک بڵێ باشە مامۆستا باسی سیارەکەکردن خۆ ئەمە بەرنامە باسی ئەلکترۆنیات نییە و ئەمە باسی یاسای هاتچۆن نیە، نا ئەمە بەشێکە لە سیحەتی ئینسان. باشە سیارەکەی چاک بکە لەو ڕۆوە کە دووکەڵ بەسەر خەڵکانەکە، لەو ڕۆوە کە سیارەکەی نوقسانی تایەتەوە دۆتۆڵەکەی چاک بکە کە لە ڕێگا پەکی نەکەی وەرنەگەڕێ و خۆی خەڵکی تریش تووشی دەستشکان و قاشکان و سەرشکان و ماڵوێرانی کردنی خەڵک نەکە. هاکەدا ئەمانە و شتی تریش مەسەلەن لە ماڵە کارەبای هەیە، کارەباکەی چاک بکە بۆی مناڵەکانی کارەبا نەیگرن، چونکە خۆزانی کە کارەبا کەسەی گرت یانەی کوژێ یانەی سووتێنێ بریناریەکە تووشی ئەزێت و ئازاریەکە، یان هەر شتێک لەم شتانە کە دەبێتە مایەی نەخۆشخستنی خەڵک، ئەبێتە مایەی لە دەستدانی سەحەت ئەم کەسە لە مقابلیانەوە بوەستێ و هەر شتێک ئەبێتە مایی پێبەخشینی سەحەت ئەمیش ببەخشێ بە خەڵکی. زۆر باشە. مامۆستا ڕێنمایی ئیسلام بۆ پاراستنی لەش ساغی یا بۆ نەمانەوەی لەش ساغی مرۆڤەکان چێ بۆ منە بێگومان مرۆڤ لەگەڵەوەشە کە کەسێکی خۆپەرست و ئەنانیە، بەڵام لە خواردن و بۆ منە چێژوەرگرتنی خۆیدا زۆر جا زیادەڕەویەکەیان بۆ منە زۆر جا شتانێکەخوا کە زۆر پیس و ناپەسەندن بە جەستەی خۆی، بەڵام بزانین ڕێنماییەکانی ئیسلامی پیرۆز چین بۆ مانەوەی لەش ساغی مرۆڤەکان. طبعا یەک شت زۆر گرنگە لە ئیسلامدا نەظافەت زۆر گرنگی پێدراوە. بەڵێ پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فەرمێ الطهور شەطر الئیمان، خاوێنی بەشێکە لە ئیمان، نی شەطر یعنی لەتێکی ئیمانە. حتا مەسەلەن بۆ نمونە کاتێک کەسێک عیبادەتەکە مەسەلەن لە عیبادەتەکانە جومعان بەلای زۆرێک لە زانایانە خۆشۆردنی ڕۆژ جومعە فەرز و واجبە، چونکە بۆ عەرەق و چەڵک و پیسی لە خۆی کاتەوە. ڕاست باشە چکە تێکەڵاوی خەڵکە بێ کە نوێژەکە بە نوێژەکەی بەبێ دەستنوێژ دروستنی دیسان هۆرچە نوێژەکە واجبە، بەڵام دەستنوێژی بۆ واجب کراوە. فإذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين. تماشاکە ئەم خاوێنیە لە عیبادەتە. لە خواردنە ئیسلام ئەمەران پێکە ئینسان زۆرخۆر نەبێ. ئەزانین دائیمەن زۆرخۆرەکان تەمەڵن، زۆرخۆرەکان ئەوەی کە کابرا ئیش ناکە دایم کەوتووە بەتاڵە ئەوانە زۆرەخوا و سکێکی وەرگێکی گەورەی هەیە، تەمەڵە بێتاقەتە. مەسەلەن خواردنی چێوە هەموو کەسێک ئێستا بڕۆحەت چی کتێبی صحیح هەیە بیخوێنەرەوە پێ دەڵێت تەمەنە چوە سەر 40 ساڵ چەوری و شەکر و سوێری و ئەمانە واز لێ بێنە. باشە جگە ئەوەی کە لە ڕووی جەستەوە جەستەت ناشیرانکە قەڵەوە وەرگنەبێ ئەم کەسە. ناسی سوبحانی قسەیەکی فەرمێ ئەوانەی کە بۆی زۆرخۆریەوە قەڵەون من گومانم لە ئیمانەکەشیان هەیە. ئاخرنا هەر خۆی قسەی ڕەحمەتی خوا لە کاک ناسر قسەیەکی ئەگەر دروست بێ ئەمە هین نیاڵێ ئەگەر باوەڕ بە مەسەلەن مەلا و بانخوازی قەڵە و دکتۆری زەعیف و لە ڕوو لاواز مەکە بۆ چونکە یعنی ئەمە خۆی خەتەرە کابرا ئەوەندە زۆرخۆر بێ نەتوانێت هەڵسوکەوت بکە. باشە ئەوەندە زۆرخۆر بێ هەڵسوکەوتی پێ نەکرێ. بۆیە پێغەمبەری خوش عەلەیهی سڵات وسەلام لە شوێنێکا بۆمان باسکە مەسەلەن بۆ نمونە خەڵک بڵێ باشە خواردن ئەگەر نەخۆم ئەمرم کاکە بەخۆ کەس نابرێ
من زۆر جار تاقیم کردۆتەوە خۆم یعنی لە شەو ڕۆژێکا وەرە بەس خواردن بە تەرتیب لە کاتی خۆیان بیخوا ناژمرێ و لەشیژی ساغی بوو سوک و سۆڵی ژەبیان هەر کاتێک بووی هەڵەسێ لە هەر کاتێک بووی ئەتوانێ بڕاوم لەولایە قاچەکانی ئیتوانێت ئێستا یەکێک لە مشکلی خەڵکەوەیە خەڵک هەیە باڵای 165 سانتینا 94 کیلۆ 95 کیلۆ ئاخر کاکە تۆ 35 کیلۆ لە کێشی خۆ زیادە 30 کیلۆ 35 کیلۆ لە کێشی خۆ زیادە باشە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام نەسیحەتمانەکە ئەفەرمێ هیچ شتێک ما ملأ آدمي وعاء شر من بطنه بحسب ابن آدم أكلات يقمن صلبه فإن كان لا محالة فثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه أفرمي هيج شتيك بقر أوان ده خراب نية لإنسانا بقر بركرني ورك بله راست وتي إنجا بيغمبر عليه الصلاة والسلام فرمي ما دام وايا كيتر إنسان بيويسته هر خواردن بخوش كبه خواردن ناجي راسته ما بي خواردن ناجي كواتخ سيركا أفرمي معدتك بس هي بشو بشكي خواردن بشكيش بابوش بيت بو هناسة بحن كأوتري هناسة ما بس لما يخوني خو إنسان بمعدة هناسة نادا لنفسه بو نفسي معدة وخواردنك خويتش كم خواردنا بيسي بجوله يسا زور جار خلق علي انت لام كردو والله قرقين اللي او هم لنا مجلسة عيبة وهم بوني دمية وهم خوي إسراحتنا كأراك خيرا سودية كم بين نازم ساردية كم بين أدي باتو زبرم ببي وابكم سبب كتشيا سبب كيه زور خواردو بتعبدو كاتاني كأخوة بسريع كاتش كمعدة برومانس على أساس سياكان زيادة طبعا فشار لسرسية بلا هناس تنبه زوجانا براسوكاني الرويتوا بلا ريخولكاني جعزيتي إنجا طبعا خواردن بويا وتري خواردن قرنجي بيداني أما للروي عدده ولا للروي كميته للروي نوعيتي خواردنه بله نوعيتي خواردن بلا لنوعيتي خواردن جا طبعا الإسلام بنوعيتي خواردن قاعدة عامة بله هرشتك زرري هجان بإنسان أو شتا ممنوعة فهم بلا حرامة بلا مثلا بون استخلق زور باسي جراكا خلق بوشي باسي شكرناك شكري كلام شكري سبي بوشي خلق باسي شكري سبي باسي طبعا امانه خويا تشوري لا 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 شوني خويا مثلا لي مودوزي او شتاني كمواد كيميائيه تاعي واني كم دروس بين مصنوعين تسكردن مثلا تومي واخوي شكري تاعي خوي تاعي تشوري خوشي تاعي باشا خواردنەکەی خۆی مەسەن لە وڵاتانی کە سەقافەتش یانێ لە ئێمە ئێستا خەڵک وازانە مەسا سەقافەت ئەوەیە سەفرەکە سێش لەو سێ جۆر گۆشت و ئەنواع پێنج شەش دووسێ نەوع برنج و ئەنواع و ئەشکاڵ نانی جۆ و نانی زەڕات و نانی گەنمی لەسەر بێ کاکە ئێمە کە سەفەرەکەین ئەچیدا هەندێک وڵاتەوە بنجێکت بووێن ئەسڵەن ڕەنیتیانە ئەوەندە ڕۆنە دەداتێک کەرە دەداتێک کەری وڵاتی خۆیان ئەگەر حەزت لێ بوو حەزت لە چۆری بوو بیکەرنەوە برنجەکە بیتوێنەرەوە بیخۆ ئەگەر نا خوێشیتیانە ئەگەر هەشبە خوێیکی زۆر کەم چکە خۆی برنجەکەم خوێتی هەم شکریتە باشە چوریش حەز لێ ئەوە چوریە کابرا خەڵکی زەختی بەرز نابێت چوری بخوا نایخوات خواردنی سادە ئەخوا ئێمە لای ئێمە پێمان وایە ئەگەر هات و کەسێک لە ژەمێکە بڵێن مەسەڵەن بەتایبەت ئەوانەی کە لە مەسەلەی ئیسرافە و ئیسرافەکەش کە ئەکەوێتە مسألة خوارنا وخوافر وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين إسرافكش لخوارنا خوي جورو برورجار كباسي أكاك خوا كساني كي خوجنا إسرافكن مثلا تو خلق دعوتك أجر تنها لبر خوارن دعوتك والله دعوتي مكاك أجر مسألكش سيلي الرحمة وأنا وبابتك كبرى أجر هاتوا لبر خوارنا كت قليل كردي أم كسبك خلقي دوستاتي وخدماتي ودعوة كردن ودراوسيتي تونايت كيسك دعوتك خوش الأبي باش قيناك تشيد لدزدي بو يبكى بلام لحدي خوي بانا تدرو كواتا بله جوري خواردن لإسلام ده حسابي بو كراوه مادام ضرر به انسان بگەێنێ مادام ضرر بە کۆمەڵگا بگەێنێ جگەوەی کە ئینسانە ضرری پێگا لە شێوازی سوێری خواردنەکە لە چوری خواردنەکە لە زۆر شیرینیشکیلینێکی دەستکرد بەڵێ مادام ضرری پێگەێنێ هەر هاکەدا ئەو شتانەی تریش بەو قاعیدەیە هەر شتێک ضرر بەم ئینسانە بگەێنێ حرامە بەلای کەمەوە ئەگەر حرامیش نەبێ مەکروهە دەست لێ هەڵگرتنی ئینسان ئەجری ئەگاتێ بۆیە پێویستە ئینسان لە مەسئلەی خواردنەکە زۆر دقیق بێ هەم لە کەیفیەتی خواردنەکە کەمیەتی خواردنەکە چەندێتی خواردنەکە و هەم لە نەوعیەتی خواردنەکە ئێستاوانی کە نەخۆشەکەون دوایەوەی کە مەسەلەن جەڵدە لێ دایا تووشی زەختە بیا تووشی شەکراوێ اینجا تازە بە تازە هێڵە کاکە وەڵام من شەکر بۆ من خراپە و سوێری بۆ من خراپە و چوار و چێوری بۆ من خراپە و فڵان بۆ من خراپە کاکە پێشتر پیان و توی بەزەیت بە خۆتان نەهاتوتەوە ئێسش تازە ئەتەوێ بیکەی
ئیسفادەی لێ ناکەی ممکنە ئەوەندەیە ڕێژەی نەخۆشیەکەت کەم ئاکاتەوە باشە ناڵم بۆ ئینسان خوانەخوا هەر چڵێز بەزەی بخوانێتەوە بەڵام بۆ ئەوانەمان کە نەخۆش نین مەفرۆزە ڕعایەتی ئەو بکەین داهاتوومان هەبێت بەڵێ ئێستا مەسەن بۆ نمونە کەسێک کە باوکی ئەبینێ لە جێگا کەوتووە براکەی ئەبینێ خوشکەکەی مامەی باپیری دۆستێکی ئەبینێ ڕەنگی زەرد هەڵگەڕاوە یا ڕەنگی ڕەش هەڵگەڕاوە یان مەسەن بۆ نمونە پەنجەیان بڕیوەتەوە قاچیان بڕیوەتەوە یان ناتوانێت 20 مەتر بە پێ بڕوە ئەمانە هەموو ئینسان ئیسفادەی لێ بکە بەوەی کە بەو شێوەی لێنەیە کە ئەوان لیان هاتووە. مامۆستا سەرەتا وتمان کە لەش ساغی و تەندروستی مرۆڤ بەرپرسیار بەرامبەری و لەسەر ئەمەش پێم وابێ فەرمودەمان هەیە کە خی گەورە لێپرسنەوە لە بەندەکانیەکە لەسەر نیعمەتی لەش ساغی ئەو کەسانی کە هەر بەدەستی خۆیان بوونە تووشی تاهلوکە و ئەوە کە خی گەورە فەرمێ بەدەستی خۆتان مەخەن ناڕەحەتی هەر بەدەستی خۆیان بوونە شتانێکە خۆن کە مایی تەندروستێکی خراپە بۆیان یان بوونە دەمپارێزی ناکەن لە سوێری لە چەوری لە شیرین لەو شتانە ئەمانە بوونە ئیسلام چۆن سەیریانەکە بە چاوێکەوە سەیری و کەسان دەکات کە بەدەستی خۆیان تەندروستی و لە شتاقی خۆیان لەناوە بن خۆیانە بنە ڕیزی کەسانێکەوە کە ئامادەن هەموو سەر و سامانی خۆیان بدەن بەس لە پێناو کڕینەوەی لە شتاقی خۆیاندا. طبعا نیعمەتی لەش ساغی ئەو نیعمەتە گەورەیە ئینسان هەتا لە دەستی نەدان نایزانێ باش ئەم ئینسانش بۆی کە ئەم لەش ساغی بە بەردەوامی بمێنێتەوە و بەردەوام بێت لەسەر ئەم لەش ساغیە طبعا ئەبێ بزانێ هەر کاتێک هەر خواردنێک ئێمە قاعیدەیەکی کولیمان هەیە وەک چۆن ئەگەر هات و کەسێک برسی بوو پاشماوەی خواردنی کەسێک مابووە وتی وەڵا بێزم نایە یا قێزم نایە بیخۆم چونکە فەڵان کەس لی خواردووە ئەم کەسە خواردنەکەی نەخوارد و مرد بە ئیتیفاقی هەموو عولەما خۆی کوشتووە بۆ چونکە لەبەرەوەی بێزی لەو خوارد نەکردوێتەوە ئێمە ئەڵێن بە ئیتیفاق قورئان ئاماژەی پێکردووە کە گۆشتی بەراز حرامە بەڵام ئینسان بۆ ئەوی نەمرێت ئەگەر هات و هیچی تری دەست نەکەوت ناچارە ئەوەندەی پێی تێر بێت تا ئەگاتە خواردنێک گۆشتی بەراز بخوا حتا مەسەلەی دزی کە حرامە بەبێ ئەم لەولا کابرا ئەگەر نانی نەبوو بیخوا هیچی نەبوو دەستکردن بە ئەندازەی ئەوەندەی تێر ئەبێت بۆی جائیزە لە برای ئەدزێ لە دایکی ئەزێ لە بەڵێ بۆیان دروستە کەوا ئەوەندە بەدزین بۆشیان حرام نییە چکە کابرا ئەمرێت حتا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خلافەتی خۆیدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە دەستی دزی نەبڕیوە لەبەر چی کە سەیری کردو ساڵی گرانی بووە ئێمە قاعدەیەکی مەسەن ئێمە کۆمەڵە قەواعید و ثەوابتی ئوسوڵیمان هەیە مەقاسیدی شەریعەمان هەیە ئەوانەی کە لە مەقاسیدی شەریعە تێئەگەن نیعمەتی لە دوای نیعمەتی ئیمان نیعمەتی عەقڵە پاشان نیعمەتی ماڵە حیاتە نیعمەتی ئیمانە نیعمەتی حیات ژیان نیعمەتی عەقڵە نیعمەتی ماڵە ئەمانە نەسل ئەخیریان نیعمەتی ماڵە نەسل و ڕەگەز اینجا نیعمەتی ماڵ ئەگەر هاتوو کابرا ژیانی فەوتا بۆی جائیزە ئەو ماڵی کە بۆی حرامە بۆی بەکاربێنە بۆی چی کە ژیانی نەفەوتێ لێرەشە ئیمامی عومەر لەسەر ئەو ئەساسەیە دەستی دزی نەبڕیوە چونکە یا ڕێگرێک ئەگەر لە کاتی مەسەلەن لە عامی کە عامی مەجاعبێ و برسێتی بێ کابرا لە برسێتی ڕێبە بە خەڵک بگرێ ژیانی مەسەلەن ئەوەندەی کە خۆی مناڵەکانی پێتێر بکات لە خەڵکی بسەنێتەوە ناتوانانی بیکوژی کە قوطاع الطەریق لە ئیسلامە ئەکوژرێ ڕێگر و جەردەکە ڕێگەی بە خەڵک بگرن خەڵک کۆ بکەنەوە مەترسی بن ئەمە بە شێوەیەکی عام بەڵام لە عامی برسێتیە ئەوە ناکرێ بۆ چونکە ژیانی ئینسان لە خەتەرایە حیاتی ئینسان لە خەتەرایە اینجا ئەلێرەشە ئەگەر هاتوو ئینسان هەر شێوە یعنی حیاتی کەوتە خەتەرەوە شتێکی کرد مەسەلەن خواردنێکە بە ئەنقەس ئەیخوا ئەزانێت ئەم خواردنە ئەیکوژێ بۆ نمونە کەسێک زەختی بەرزە خوێ ئەخوات خواردنی سوێرە خوا چەوری ئەخوات ینی پێی دەڵێن کاکە مەکە کەسێک قورحەی مەعیدەی هەیە ترشی ئەخوا تونی ئەخوا بەم قورحەیە بمرێ خۆی گوناهبارە ناڵم قاتلی نەفسی خۆیەتی بەڵام معەذەبە پێی چکە خۆی ئەکوژێ بە شێوەیەک لە شێوەکان خۆی ئەکوژێ کەسێک کە زەختی بەرزە بە ئەنقەست
آخر إنسان دبي عقلي جنبه قرآن إسلامتي بو إنساني عقل هاتون مالك هكا خوش شكر مثلا نصق نهات ولا سري حرام به خوين نصق نهات ولا سري حرام به كاتك كزرري بيجاندي بقيد وشرط حرام به بله باشا لبرو أما مهمة بله هم لبرسينوي هي وهم أو جور خواردنانش كوا ضرر بإنسان جينا هر جورك ضرر خواردني ويا ضرر بمن ناجينا بلام ممكن تو بيخوي ضرر بيجينا بومن مباح ودرسته بلام بطرة بيخويت راست يعني أما هيج ظلمش نيا خواردني هي واشياء بعكسه إسا مثلا من نمونيك بجناب بس كم من مناضي خوم هيك الحملة جورا بويستا ماسي كان يعمتي شي خويا هم كسر حزيلك زين يخلق حزيلك من كرم هي وزور حزيله ماسيه بلام اگر بيخوابي يكسر اگر فريخ خاني نخم اي كوجه چكا توشي حساسيتك بتاعس دو سيزر توشي او بزم يخو كاكا اونيه ماسي حرام ماسي بزيندوي بمرجي حلاله باشا يشكل لو ركب مثلا تيغي لسرني اما بنمونه اگر هاتو ام كره ام كسا ازانه ماسي بو خراب گوشت فلان گوشت بو خرابه فلان خواردنه بو خرابه بانقص اخوات او گناه باره بپی چی توشی نخوشی به چی پی بمره یان اگر زانیت خواردن یک ضرر بخلشی اگینی استیرادت کرد ماده مثلا حافظه زوری تیه ماده کیمیایی خرابی تیه ماده کی بسر شو همو امانه مادم صحتی انسان تیگدا اچه تجربه قاعده که مادم ضرر به انسان اگینه انسان ایمانداری دبه لا ضرر ولا ضرر ضرر به هیچ کسی نگینه لجن ام قاعده بله فعلا هر خواردنك نك هر خواردن هر كردويك هر كارك حتى جورك لورزش مثلا كسك ورزش كا ازانه ممكن ام ورزشه سببي تياتشوني بيت دبي قطعك خلك هيك دكتور في دبي يسرح حد به مثلا صما مكاني طاونيه جستي طاونيه او خوي لا قال لا بري ضعيف بهم كاك دكتور بيوتي تو بري يسرح حد بك رجك بيوست باوند ورشلو زياتر ماك ام دس بيك الروا بمشاخانه الروا كاتك زاني لولا بدار ميدينا تلفونك اللي خص خانه كوتو ام يعني تشتكتنا خواردنيا هر خواردنيا هر جوره كردوك ولا انسان بك صحتي تيك بدك الدنيا بصحتي تيك بدك جاري وشيخ مرجني تو قال لي اما انجا بلام كدنيا بصحتي كذا بلا ام انسان ابو نهب عربي زور باشا ما مستا زۆر جارەگەر پیاوێک ببینین کە چەڵ بە هیچ مووی بەسەریەوە نەبێ کەس ناڵێ نەخۆشە یان بۆ نەگەر هەر 32 ددانەی دەمی کەوتبن و نەما بن هەر ناڵێن نەخۆشە یان بۆم بینایی چاوەکان ئەمانە کۆمەڵێ ئەندامن کەوا مای دڵخۆشی مرۆڤەکانن بۆ بینایی چاوەکان و سپی و بە گەشیمانەوەی ددان و قژ و کۆمەڵەشت مرۆڤ چۆن لە ئاست ئەمانەدا بەرپرسیارە یان بۆ چۆن لە ساغی ئەمانەش بپارێزێت کە زۆر جار ئەوەندەی پیرێک پێویستی بە ددانە پیرێک ئەوەندەی پێویستی بە بینایی چاوەکانە بۆمنە لەوەچە گەنجەکە زۆر هەستی پێ نەکە چۆن مرۆڤ لەگەڵ ئەمانەدا بەرپرسیارانە تعامل بکە تا هیچ نەبێ بیگەێنێتە کاتێکەوە پێویستەی زیاتری بەمانە هەیە طبعا هەر کام لەو نعمەتانی جەنابەت باسە کرد ئێستا من ئەگەر باسی مەسەن بۆ نمونە نعمەتی چاو بکەین یان نعمەتی ددان بکەین یان نعمەتی شەم بۆنکردن ڕاستە با نعمەتی بیستن بکەین یا بیستن بکەین یان نعمەتی لەمس مەسی ئینسان کە کاتی مەسێکەکە ئێستا من کە دەست ئەدەم لەم مێزەی بەردەم ئەزانم ڕەقە دەست ئەدەم لەمە ئەزانم نەرمە دەست ئەدەم لەوەی تر ئەزانم زبرە باشە ئەمە نعمەتە باش نعمەتی بیستن ئەمانە هەموو ئینسان طبعا ئەوەی کە خۆی گەورە و پەروەردگار كأفرم والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة بو لعلكم تشكرون خو أفرمي خواهي قورو پروردگار ايوي در هنا ولا سكيدايك تانا وكاتك ايوي در هنا ايوه هاتون تبون ولا تعلمون شيئا حيستان نزاني آخر خو إنسان إسا كسك بينا لتشالانية كداي بني بخواردني بري بس ميلا كس بيبينه حج فيرنابه حج نازاني بلام خوا فرمي وجعل لكم السمع لقال اويك هيشتان نزاني وخوا تشي بيداون بيستن سمع نافرمي اذن سمع بيستن شو زور كسي جوتكي هي بس نابيست والابصار بينين نافرمي اعين افرمي ابصار بينين باشا والافئده نافرمي والقلوب افئده ضل كأوتاء أفئدة يعني كروكي ضل أويك هاستكات بوشي لعلكم تشكرون بو إنسان شكرانا بجاري خواه بلا سري
نعمتي بينين ئەوەندە مهمە ئەگەر ئینسان لە دەستی تا لە دەستی نەدا نازانێ ئێستا مەسەلەن بۆ من تۆ سەیریەکەین ئەزانین تەمەنمان چەندە هەر ببینیم ئەگەر دقیقیش نەزانی یەکسەر نزیگە بێتەوە باشە تۆ کە سەیری بنەکەڵە بەخوا لەوانەیە مەوەسەل لە 40 تا 43 تا 44 ساڵ تەمەنی بێ من کە کاتێک سەیری جەناب دەکەم لە کاکە 26 ساڵ 29 ساڵ تەمەنێتی لەوە زیاتر نییە بۆ کە سەیری وەجهە دەکەم باڵا دەخوێنمەوە ڕەنگەکانە خوێنمەوە ڕەنگی دوور و نزیک لە یەکجیاکەمە جوان و ناشرین لە یەکجیاکە دۆست و دوشمن لە یەکجیاکەم هەموو چی بە نعمەتی چاو ئێستا مەسەلەن ئەوانەمان تەمەنمان چۆتە سەر و چلەوە من ئەوە کە بە خەتێکی گەورەش نووسیمە ئەو ڕووس ئەقلامی لە بەردەستمایە پێویستم بەسیە پێشتر بەتەوت وڵای عینەکە لە چاوانەکەم باش نایبینم خۆ زەمانێکیش هەبووە مەوچینە لەوانەیە لە شەو ڕۆژێکە 500 لا پەڕەخوێن بێتەوە پێویستم بە عینەک نەبوو بەڵام ئێستا تازەوە کە ئێستا ئەزانم لەوانێ لە زەمانی گەنجێتیە بۆ سەعبەت حەزم لە عینەک بووێ ئێستا ڕقم لێتی خۆشم نایە بۆ چکە عەزیەتم زۆرە یعنی دایم پێویستم بێتی کاڵام ڕقم لێتی ینی حەزم لێ نییە بەڵام جار پێویستمە ئێستا ئەم نعمەتی بینینە ئەوەیە ئینسان لە دوور و نزیکەوە چاک و خراپ جوان و ناشرین پێ لەیەکجیاکەوە بیستنەکە هاکەدا دەنگی خۆش دەنگی ناخۆش ناسرا و نەناسرا و دۆست و دوژمن دەنگەکەی دێتە گوێت بۆنکردن بۆنی خۆش بۆگەن بۆنی ناخۆش ئەو بۆنەی حەزت لێتی ئەو بۆنەی زەرەرت پێگەینە و بۆنەی قازانجت پێگەینێ من لە پیاوێکی نابینان بینی مامۆسایەکی بەڕێز خۆی تەعالە تەمەنی پڕخێر بکاکێکیکە لە مامۆستا ناسراوەکانی ئەم شارە لێم پرسی مامۆستا لە کێوە نابینە وتی وەڵی بیرم نایە ینی ڕەنگەکان وتی بەخوا بەس لە خەڵکە بیستم ڕەنگی زەرد و سەوز و شین و سپی و سوورخ لە خەڵکم بیستووە وتم ئەی خەو بینین وتی وەڵی خەویش بە کوێریە بینم هەر چۆنم لە ژیانە کە خەویژە بینم ڕەنگە لەسەر هەر بە کوێری خەوە بینم ئەوە چ نعمەتێکە کاڵام چ نعمەتەکە نعمەتی بینینەکە چ نعمەتێکە باشە دانی کەسێک دانی ئەکشکێ دانی ئەکەوێ جگەوەی کە شوێنەکەی ناشیرین نەبێ ساوانەمان کە دانمان کەشەوە کەمتر دانمان لە دەماماوە ها سیرکە خواردنی باشی بۆ ناخۆرە دای بگەڕێ بە دوای خواردنی نەرمە خواردنی تایبەتی بۆ دروست بکەن تاوای لێ دەجاری بەیاڵن کابرات کەوچێک لە دەمی ڕایە تەقەی نایەت ئەوە لە چییە ئەلامەتی دانی لە دەمانەماوە ئەی چۆن محافظەی ئەمە بکەین ئەم چاوە کاتێک بەکاری نانم مەسەلەن سەیری تیشکێکی پێ ناکەم کە زەرەن پێگەێنێ ئەم گوێ دەنگێکی بەرز و ناڕەحەتی پێ نابیستم عەزیەتی نادەم شتێکی پێ ناکەم کە وام لێ بکە کە گوێم گران بکە ئەم لوتوبۆنکردنە شێوازێک بەکاری نانم بێتە سەبەبی بچڕانی دەمارەکانی کە سبێنێ بۆ هیچ بۆنەک و شەمێک نەکەم ئەم ددانە گوێزی پێناشکێنم چوالەی پێناشکێنم قەزوانی پێناشکێنم نازانم فستقی پێناشکێنم تۆ ئەگەر خۆ چێژ لە خودی شکارنەکەی دانێ بە شتێکی شکێنی و پاشان تۆ ئەگەرەوە چێژی لێ بکەی چێژ لە ناوکەکەیەکی لە کرۆکی لە کاکڵەکەیەکی نەخێر بەڵێش کابرا بەان قەزدانێکی ئەشکێنرێت تاوانبارە بە پێگەر خۆی بشکێنێ کابرا زۆری بۆنێت ئەوانەی کێسا هیچ خزمەتێکیان ناکە ئەفەرمێ ئەبێ خزمەتی قشتان بکەن خزمەتی مەسەلەن سیواک شانەکردن من باسی کە لە باسی نۆژە ئەو شۆردن و دەموچاو شۆردنێکی هەیە هۆکاکە شۆردنی دەموچاو ناودەمیش بەشێکە لە دەموچاو ناوچاویش بەشێکە لە دەموچاو گوێچکە بەشێکە لە دەموچاو کە مەسحکردنی سونەتە باشە داهێنانی قژ و ڕێک و پێکردنی قژ هەموو ئەمانە چاکردنی باشە مامۆستا شێخ حەسەنی بەسری بە ڕەحمەت بێ لەبارەی خراپی مەشروب و مەیەوە قسەیەکی دەفەرمێ من ئەگەر عەقڵ و هۆش بە پارە بواە هەموو خەڵکی سەریان بۆ ئەگەر بۆ کڕینی بەڵام من سرم لە کەسایان سوورماوە کە بە پارەی خۆیان شتانێک گەکڕن کە عەقڵ و هۆشی خۆیانی پێ لە دەزەدەن ئێمە ئەم هاوکێشەی ببڕین بەسەر نێرگەلە و جگەرەدا کە ئێستا نێرگەلە توانین بڵێن بووە بە مۆرگ و سیمای کۆمەڵگەکەمان ینی لامان سەیرە کە خەڵکانێک هەن بە پارەی خۆیان شتێک بەکارهێنن شتێکە خۆن کە لە ساغی خۆیان لە دەزن کە گەورەتی نیعمەتەوەکو جەنابەت فەرمووی دوای ئیمان و ئیسلامەتی ئێستا گەنجەکان بەداخەوە ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر ڕویان کردوتە نێرگەلەخانەکان کافتریا ئەو شوێنانی کە نێرگەلەن کە لە شوێن کامە خوێندومەتەوە یەک نەفەسی یان بەونە یەک هەڵمژینی نێرگەلە خۆی دەدا لە دوو پاکەت جگەرەواتە چل جگەرەی تر کە من پێم خۆشە لەبارەی ئەمە و کاریگەری و خراپی ئەمە بۆ سەر لە ساغی و چۆن مرۆڤ لە بەرامبەر ئەمە بەونە خۆی بگرێەوە تەندروستی خۆی ڕابگرێ ئەمە دەکەمە کۆتا پرسیاری بەرنامەکەم طبعا ئەو ئاەتی کە خوا فەرمووە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بەدەستی خۆتان مەخەنە ناڕەحەتیەوە ئەزانی لەبارەی نزول بووە نزولی ئەم ئاەتە لەبارەی جیهادەوەیە ئینسان ئەگەر تەرکی جیهادی کرد و تەرکی خەبات و تێکۆشانی کرد لە پێناوی دین و خاک و وڵاتی یا تووشی زەلیلی و ناڕەحەتیە بێ تووشی تەهلوکە بێ ئەیبێنین ئەوە جیهادێک بەو زەحمەت و ناڕەحەتیە کە کوشتنی تایە
خەباتکردن و دیفاعکردن لە وڵاتێک کە ناڕەحاتە ئەگەر ئینسان تەرکی بکە خوا بە تەهلوکە ناوی ئەبە ئەی ئەگەر ئینسان هات و بەدەستی خۆی دەرمان خوارد کرد ئیتر جا بە نێرگەلەیە بە موادی هۆشبەرە بە جگەرەیە بە مەشرووە بە هەر کامە لەمانە شک لە گوناهبوون و حرامبوونی ئەمە نییە باشە وشك له يعني حتى اگر نێرگەرە بەو شێوەیە کە جەنابەت باسەکەی فرۆشتنیشی حرامە يعني ئەوە بە مطلقی خەڵک بیر لەوە نەکاتەوە بڵێ نێرگە لە فرۆشتنی حرام نییە باشە هەر بە تەئکید چونکە مادام زەرەر بە ئینسان ئەگەیەنێ زەرەر بە کۆمەڵگا ئەگەیەنێ نەخۆشی بڵاو کاتەوە حتى ئێستا هەموو ئەم جگەرە و ئەمانە هەمویان بەشێک لە مادەی مخدەریان تایە کەبرا بۆچی ناتوانێت تەرکین جگەرە بکە مدمین بووە پێوەی بەردەوام نیکۆتینەکەی تێکەڵاوی خوێنی بووە دەردەوام داوایەکە کابرا ئەوانەی کە تەرکی جگەراکەن تا مدەتێک ئەگەر کەسێک ڕعایەتیان نەکا بەردەوام زوو و ڕابێ پەلامارەدا بێتاقەتە سەری خۆی کێشە بە دیوارە جاری وایە هاوارەکە ئیتر وەرە ئەوەی کە مادێکی مخدەر بە تایبەت ئەوە ئەکە جگە ئەوەی کە ئەمە سیمایەکی ناشیرینە بۆنی ناخۆشە سیمایەکی ناشیرینە هەر کەسێک دانیشتۆ یعنی چەند ناشیرینە یعنی خۆ هیچ مانعێک نییە لەوەی گەنجەکە چێ بە سەیران تۆپێکی پێ بە یاری پێ بکە باشە مناقەشەی بابەتێک بکەن قسەی خۆش بکەن یاریە بکەن کە زەرەریان پێ نەگەیەنێ باشە بەڵام ئەوەی کە زەرەر بە جەستە ئەگەێنێ بەبێ ئەم لاولایانی تر ئینسان بیری لە نکاتەوە مادەم زەرەر بەخۆ دەگەێنێ جەستە دەگەێنێ جەستە یعنی حرمەتەکەی لەمایە ئەم ئینسانە دائەڕزێنێ خۆکوشتنە ئەوە کە یەکەم جار وتمان مادەم سەبەبێک هەیە بۆ نەخۆشخستنت بۆ لە ناوبردن شکمان لەوە نییە کە حرامە کەواتە ئەوەی کە پێویستە گەنجەکانی ئێمە لی بە ئاگابن ئەوەیە شکری نیعمەتی خوا بکەن بە تەواوی بە شێوەیەکی عام و لەسەر نیعمەتی لە ساغیش زۆرترین شکری نیعمەتی خوا بکەن کە ئەگەر مەجال ما بێ بە سەریعی لە یەک دقەیەک یا دقیقە شتێک زیاتر بڵێم پێویستە ئینسان بۆ ئەوەی کە شکرانە بژێری نیعمەتی خوای گەورە و پەروەردگار بێت لە ناوی ژانە نیعمەتی لە ساغی بەردەوام سەیری دروستکراوەکانی خوای گەورە و پەروەردگار بکە سپاسی خۆی لەسەر بکە خوا لێی نەسەنێتەوە پاشان سەیری نەخۆشەکان بکە سەیری پەککەوتە و ئەوانەی کە تووشی حاڵەتی ناڕەحاتی بوون سەیریان بکە بزانێت چیان بەسەر هاتووە بۆ ئیکام وای لێ نەهاتوە سەیری لە ساغێکی خۆ بکە سەیری ئەو بکە و حەمد و سەنای خوای گەورە و پەروەردگار بکە جەلە جەلالوه پاشان بێت ئەوە بکە لە تەواوی ئەم ینی بە زمانی بە دڵی بە ئەفعالی حەمد و سەنای خوای گەورە و پەروەردگار بکە و ئەگەر هاتوو ئەم حەمد و سەنایی نەکرد و یعنی خۆی نەپاراست و بیری نەکردەوە لە چاکانی خوای گەورە و پەروەردگار ئەو کاتە لە ساغەکەی ئەبێتە نیقمەتێک بەسەری وەکو خوا فەرمێ ثم لتسألن يومئذ عن النعيم كابو هەمومان مەسئولین وەکو خوای گەورە و پەروەردگارە فەرمێ إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا همو أمانة برسيار من ليكري لسري بر برسياري لسري للرجي خامدا كوبا همومان لش ساغي ببارزين دور بين إن شاء الله خوي جورو پروردگار ما پارزي لهمو نخوشي وبلاو خراپێک زۆر سپاس دەکەم مامۆستاگیان سپاس بۆ ئێوەش بەڕێز بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێم هەمووتان لەش ساغ و تەندروست بن و دوور بن لە هەر جۆرە بەڵاو نەخۆشیەک خواتان لەگەڵ